بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت. ئایەکێ بەرپرسیارە لە ئاڵۆزیەکانی ئەم چەند ڕۆژەی شاری سلێمانی دەسەڵات یان ئۆپۆزیسیۆن یان ڕفتاری ژمارەی خۆپیشاندەر. ئەوەی دۆخەکە بەرەو توندوتیژی و ناسەقامگیری دەبات، گوێنەگرتن و خەونی خۆسەپاندنی دەسەڵاتە یان هەڵپەی سیاسی ئۆپۆزیسیۆن یا ڕفتاری نەگونجاوی ژمارەیەک خۆپیشاندەر. ئایا دوای تێپەڕبوونی نزیکی 2 مانگ بەسەر خۆپیشاندانەکانی شاری سلێمانی کوردستانە ئێرادەیەکی ڕاستەقینە هەیە بۆ چاکسازی لە سیستمی سیاسی حکومڕانی کوردیە یان بە پێچەوانەوە خەونی ڕاستەقینەی دەسەڵات گەڕانەوەی دۆخی کوردستانە بۆ پێش هەفتەی شوبات. ئایا گرنگترین ئەو ئەنجامانە چییە لە ناو ژیانی سیاسی و کۆمەڵاتی کوردستان ئەکەوێتەوە؟ ئەنجامێک بەرەو دیموکراتیزەبوون و ژیانێکی مەدەنی هەنگاوانەیە یان دروستکردنی ئەنفی کۆمەڵاتی توندوتیژی کۆمەڵاتی و ناسەقامگیری سیاسی. بۆ ئەم بابەتە میوانداری بەڕێزانمان کردووە کاک ئازاد جوندیاری لە پرسیاری مەکتەبی ناوەندی ڕاگەاندنی نیشتیمانی کوردستان، ئەروها بەڕێز کاک شوان محەممەد سەرنووسەی ڕۆژنامەی ئەوێنە بەخێراتنی هەموو لاکتانەکەم لەگەڵمان بن دوای ئەم ناوبەڕێنەوە وڵاتان بۆ تاوکردنی. جارێکی سڵاوتان لێبێت. کاک ئازاد سەرەتا دەمەوێت لە بەڕێستەوە دەست پێ بکەم. بە بۆ چوونی تۆ هۆکاری ڕاستەقینەی گرژەکانی ئەم چەند ڕۆژی شاری سلێمانی بۆچیە گەڕانیتەوە؟ من بلەوەی وڵامی و پرسیاری جەناب بدەمەوە موێ پیرۆزبایی دەست بەکاربوونەوەی کەناڵەکەتان لێ بکەم لە ڕێگەی بەرنامەکەەوە لە هەموو بەڕێوەبەر و کارمەندانی کەناڵەکە سپاس. و هیوادارین کە ببنە ژمارەیەک لەو ژمارە باشانەی کە لە کوردستاندا لە ڕووی میدیاییەوە کاری پرۆفشناڵی ئەەکەن و ئەتوانن دەورێکی باش بژێڕن لە گەیاندنی ڕاستیەکان و زانیاریەکان وەک خۆی بۆ خەڵک. مناوی کەڵان وڵکەشمان سپاس. سپاس. لە ڕاستیدا من و ئێمە پێم کە ئەوەی بۆتە هۆی بارگەژی بۆ تێکدانی بارودۆخەکە ئۆپۆزیسیۆنە. ئەم قسەیەشمان تەنیا بۆ ساختکردنەوەی قسەیەکی سیاسی نییە، ئێمە وەکو ئێتلافی حکومی بۆ ساختکردنەوەی قسەیەکی خۆمان نییە، یان تەنیا بۆ ئەومان نییە کە ئێمە لە دەسەڵاتین و ئەوان لە ئۆپۆزیسیۆن هەردەبێ ئەمە بڕینەوە. بەڵگەمان هەیە بۆ ئەمە. بەڵگەکانمان بریتین لەوەی کە پێشی دەستپێکردنی خۆپیشاندانەکان ڕووداوی ترسیە بووە. بەیاننامەکەی بزودنەوەی گۆڕان کە ئێمە ئەو کاتەش وەکو پرۆژەی ئینقلابێک بە خەڵکمان ناساند و وەڵامماندایە و ڕوونمان کردەوە، ڕووداوی خۆپیشاندانەکان دوای ئەوە دێ. یعنی نەخشە ڕێگاکە نەخشە ڕێگای ئۆپۆزیسیۆنە بە تایبەتیی گۆڕان. بەڵام کاک ئازاد بۆ ناڕازایی خۆپیشاندانەکان نەخەنە ئەستۆی ئۆپۆزیسیۆن یان بزودنەوەی گۆڕان لە کاتێکە دەسەڵات لە هەرێمی کوردستانە سیستمی سیاسی حکومڕانی کوردستان بە درێژایی 20 ساڵی ڕابردوو یەک ژمارەیەکی یەکجار زۆر گەندەڵی کەڵەکە کردو، ژمارەیەکی یەکجار زۆر لە سەر بەخۆ نەبوونی دادگا، لە نەعەدالەتی کۆمەڵایەتی، لە باش نەبوونی گوزەرانی خەڵک لە دابینەکردنی سادەترین پێویستیەکان کە هەموو ئەمانە نابێتەوەی کە خەڵک بێتە سەرجادە و خۆپیشاندان کاک ئومێد ئەو هەموو قسە سەر یەکتر کەڵەکەکردنە ڕاست نییە. هەموو شتێک نسبیە، مقارنەیەکی بە زەمنێکی تر. تۆڵی خراپی گوزەران وەرە پێم بڵێ با بچین ئێستا بەیەکەوە بگەڕین کامیرەکاتان بنێرن لەسەر ئەزمڕەوە تەماشای سلێمانی بکە و وێنەی کۆنمان هەیە ئەگەر ئێوە نیتانێ ئێمە ئەتان دەێ پیشانی بینانەیە بدەن. سلێمانی پێشی 10 ساڵی بوو ئێستا چیە، پێشی 5 ساڵ چۆن بوو ئێستا چۆنە. هەر بۆ نمونە ژمارە ئەو سیارانەی کە لە کوردستاندا هەن کە بەشێک نیشانەیەکە لە نیشانەکانی جۆرێک لە باشبوونی گوزەرانی خەڵک
جاران ڕەنگە بە بنەماڵەیەک دوو سیاریان هەبێت ئێستا ماڵ هەیە بۆ یەکش ڕاستکەمەوە هەر ژماردنیشت بەسەرێکەوە نەبوونی نەعادالەتی نەبوونی خراپی گوزەران ولبول ئەو بەسەرێکەوە ڕاست نییە ئەمە منطقیتیان نییە یعنی ئەگەر بۆ کەسێکی ڕاست بێ بۆ مقدمی بەرنامەیەک ڕاست بۆچی ئەبێ ئەمە تهدید بکەین بەڵێ ئەم ئەزمونەی ئێمە نەواقسی زۆری تایە نەواقسی بوونیەوی تایە ڕاستە بەڵام هەچی لە وڵاتی هەچی مستەلەحێک هەیە کە پەیوەندی بە دەسەڵات و بە کۆمەڵەوەی تۆ هەمووی بەسەرێکەوە ڕیزگەی 1 2 3 20 کەواتە وێرانە ئەم وڵاتە بۆ حسابی تۆ بێ کەواتە ئێمە ئەسڵەن هیچمان نییە کەواتە ئەسڵەن ئێمە نا کاکە خەڵکی ئەم وڵاتە کە بەشدارە لە پرۆسەی بنیاتنانی ئەم وڵاتەدا یعنی ئەمە ئێوە ئەوانە ویساوی ئەەکەن ئەوە ڕێی حزبەکەشمان بە سەدان سەرمایه‌داری ئەم وڵاتە بەشدارە لە بەرەو پێشەوە بردننی وڵاتەکە و ئاوادانکردنەوەی وڵاتەکە ئێوە هی ئێمە ناکە دەسەڵاتین یان معارەزە هی ئێمە ناکە دەسەڵاتی ئێوێ قازانجی بەڵامەکەدەوەی وەکو پێشکەشکاری ڕێی ئەو هاوڵاتیانە ئەڵکەم لێرە ئۆکێ من قسەم لەسەر تۆ نییە ینی کەەوە ئەڵێم ئەم لە ڕێگەی تۆ قسە بە خەڵکی کەش ئەڵێم ینی بە سەدان و بە هەزاران خەڵک بەشدار بووە لە ئاوادانکردنەوەی ئەم وڵاتە لە دەرەوەی سوڵتا هەزاران خەڵکی لادێ چۆتەوە بە کوولەمەرجی خۆی لە بیدایەتەوە دوای ڕزگاربوونی لە ڕاپەڕینەوە تویەکدا چۆتەوە کوخی بنیات ناوەتەوە کوخەکەی کردووە بە خانوویەک یعنی معارەزە و ئەو خەڵکانەی کە بە وردی تەماشای مەسەلەکە ناکەن ئەیانەوێ نەک جوهری سوڵتە جوهری هەموو خەڵک ویسای بکەن بە سەفر پێی وایە ئەمە ڕاست نییە زۆر سپاس کاکشوان پێم خۆشە ڕێ بەڕێزت بزانم لەسەر هۆکارەکانی ئەو بەرگژیە خوێندنەوەی تۆ بۆ ئەو چەند بەرگژەی کە لەو ڕۆژان ناڕوویە ئەگەر ئێمە سەیری بارودۆخی کوردستان و عێراقیش بکەین دوای ڕوخانی بەعس ئەگەر خەڵکی کوردستان و ئەو نخبە کاریگەرەکانی ناو کۆمەلگای کوردی لە سەردەمی پێش ڕوخانی بەعسا تا ڕادەیەک هەستیان بە مەسئولیەتێک کرد بێت کە هەڕەشەیەکی سیاسی لەسەر سیاسی و سەربازی لەسەر بارودۆخی کوردستان هەیە بەڵام لە دوای ڕوخانی ڕژێمی دیکتاتۆریەوانێ من پێم وابێ ئەو نخبانە وردە کەوتنە گزارشکردن لە خۆیان کەوتنە ناڕزایی دەربڕین وە من بەڕاستی لەگەڵ بۆچنی کاکازاتان نیم کە ئاماژە بۆەوە کات کە زیاتر ئەمە ئۆپۆزیسیۆن بیکات ئەگەر ئێمە سیرکردن لە 2005 و 6 و 7 هەر لە مۆنیمنتی هەڵەبجەوانێت تا خۆپیشاندانەکانی گەرمیان و دەربەنی خان و سلێمانی ئەوانە هەلومەرجێکی بابەتی هەبوو کە ئەو نخبانە جاران ئەوانەی کامڕۆ لە ئۆپۆزیسیۆنە زۆران لەناو دەسەڵات بوون و داکۆچیکەری سەرسەخت بوون لە دەسەڵات ئەو خەڵکانە خۆپیشاندانیان کرد و هاتنە سەرجادەکان و هەمووشان داواکاری هەنووکەی ئەنا بوو چاکنی بارودۆخی ژیانیان دامەزراندن نێژنی گەندەڵی کۆمەڵێ داواکاریان هەبوو ئەمەی ئێستا ڕۆیە هەلومەرجێکی ناوچەی هەیە کوردستان لە ڕووی سیاسیوانە لە دوای انتخاباتی پەرلەمانی کوردستانەوانێ بارودۆخێکی سیاسی نۆشاتۆتە ئاراوانێ و ئەم هەلومەرجە سیاسی ئەمڕۆ ناوچەکەی گرتوتەوانێ لەگەڵ ئەو بارودۆخە ناوخۆی کە لە کوردستانە هەیە و ئەوەی جەنابەت ئاماژە پێدا نەعادالەتی نەبوونی شەفافیت بە هەزاران گەنجمان هەیە بێ ئیش ئەمانە هەمووی ئەم هەلومەرجانە تێکەڵ بوون ئاوێتێکیان دروست کردووە ئۆپۆزیسیۆنیشی سپادا هەم لە هەلومەرجە ناوخۆی کاکە هەلومەرجی ناوچەکەشەکە دروستکە و خوڵقێنەری ئەم ناڕازایەتیان نا من قەناعەتم وایە خۆپیشاندانێکی خۆڕسکی خەڵکەدش بۆ شێوازە خراپەی بەڕێوە بردن ئێمە ئەگەر بیر بکەینەوەی حتا انتخاباتی پەرلەمانی کوردستان ئۆپۆزیسیۆنی سپادەیەکی باشی لە ناڕازایی و بێزاری خەڵک کرد ئێستاش هەمان شێوەیە هەلومەرجێکی بابەتی هەیە خەڵک ناڕازیە خەڵک ئەوەی کە لە ساڵی 1992 خەڵک بێڕازی بێسە بەوە ڕازی نییە ئەو خەڵک بەوە ڕازی نییە کە بەس هەزاران گەنج خوێندن تەواوە کاتە ئەین نابێ شیا فڕۆسی عملی لە بەردەمانیجا لە کەتی تایبەت بیا لە کەتی حکومی بێ ڕازی نییە بەوەی کە حیزب تا ئێستا احتیکاری بەشیشی زۆری ئابووری وڵاتی کرد بێ تا ئێستا کۆمەڵێک ناشەفافی لە مەجای بوجا هەبێ ئێمە وردە و دە کۆمەلگایەکمان هەیە هەست دەکەی ئەگەر بەراوردیکەی بە ئاستی پێشکەوتنی حیزبەکان کۆمەلگاکەمان نازەسرا لەبەرەوە ئەبێ پێشبینیەوە بکەین کەم خۆپیشاندانانە بەردەوام بێ ڕاستە ئۆپۆزیسیۆنی سپادەی لێکا بەڵام زۆر جار ئۆپۆزیسیۆنیش ویستێتی دەستە کاکشوان ڕێی وایە کە ئەوە ئۆپۆزیسیۆنە ئەوێ سوود لەو نەڕزایەتیانەوە لەبرێن نەک دروستکەری ڕاستەکەی ناڕزایەتەکان بێ ئەوە ئۆپۆزیسیۆن نییە خەڵکەی دەستاجادا بەقەت ئەوەی ئۆپۆزیسیۆنە ئەوێ سوود لە هاتنە سەرجادەی خەڵک وەربێ ڕاستیدا ئەگەر قسە لەسەر ناڕزایەتیە ناڕزایەتی کاکشوان ئیشارەتی پێدا لە زۆر لە تاریخێکی لێ پێشتردا هەیە بەڵام ئێمە پێویستیمان بە عادەی تاریفی ئۆپۆزیسیۆنیشە یعنی کاکشوان باسی ئەوەی کرد کە لە 5 ساڵ 4 ساڵ پێشی ئێستاش اعتراضات هەبووە و بەشێک لەو برادران ناوێتێکی بوونە
بەڵام بەرنامەی بوون بە معارزە و بەرنامەی بمبورن شکاندنی یەکێکی نیشتیمانی و کوردستان بۆ نمونە وەکو تەرەفێک لە تەرەفەکانەڵێم ئەو بەرنمەیە لەنا لەلایەن ئەو برادرانێکی ئێستا قیادی گۆڕانەکەن بەرنمەیەک لە ڕۆژەوە دەستی پێکری بەکە چوونەتە دەرەوە بەرنمەیەکە زووترە بۆیە پێویستمان بە خوێندنەوەی تاریخ و ینی عاری تعریفی معارزەشەیە بەڕاستی معارزە هەر ئاوا بە گۆترەی باسی لێوە نەکەین اعتراضات هەیە بەڵێ هەبووە ئەنی معارزە چی معارزە ئەو کەسە نییە کە خەونی وەرگرتنی دەسەڵاتی هەبێ لە ڕێگەی ئەو ئەسالی بەدەنیانی کە هەیە کەس ڕێگەی لەوە ناگرێ و پێما بێ ئێمە ئەگەر ڕێگەش بگرین لەوەی کە بەڕێگەی شارستانیانە و بەڕێگەی دەستەمەتان قومولەکە مطیع بێ و بچێک وەربگرێ و بیخۆ بەبێ ئەوەی خەونی ئاڵوگۆڕی دەسەڵاتی نەخێر ئەمەش کەمکردنەوەیە لە شەعنی بەشێک لەو حەزابانەی کە لە کوردستاندا هەن و لە زۆر خاڵدا لەگەڵ معارزەی ئێستادا کۆکنین ئەوان یانەیە بۆ تەریقەیە سوچیانکەن و بۆ تەریقەیە ئیهانەیانکەن بڵێن ئێوە دەستەمۆن لە ڕاستیدا ئەمە بەو شێوەیە نییە کاک ئومێدجان من پێم وایە کە ناڕەزایی خەڵک هەیە گەندەڵی هەیە من لە جملەیەکدا وتم لە بدایەتەکەی وتم حتا لە ستراکتۆری سیستەمی ئێمەدا نەواقسی زۆر مهم هەیە پێویستی بە چارە سەرکردنا ئەمە قسەمان لەسەر ئەوە نیە ئەمە چارە بکریان چارە نەکرێت قسەمان لەسەر ئەوەیە قسەمان لەسەر ئەوەش نییە خۆپیشاندان بکریان نەکرێت قسەمان لەسەر ئەوەیە کە خۆپیشاندان چۆن بکرێت ئێمە قانونیەکمان هەیە قانونەکە دەرکراوە ڕاستە بەشێک لە خەڵک پێی ناڕازیە ڕاستە معارزە پێی ناڕازیە بەڵام ئەمە بەو معنایە نییە کە ئەبێ کە ناڕازی بوو تەجاوزی ئەو قانونە بکرێت من سوالێکەکەم قانونیەکە هی عراق بە پێی دەستوری عراقی ئێمە نییە ئەمە نەمانتوانی وە تەجاوزی ببوورە جملەکەم تەواکەم جملەکەم تەواوکەم قانونیەک هەیە لە عراق بە پێی دەستوری عراقی ئەڵێ هەر کەسێک کت ژن کە بیە بچێتە دەرەوە ئەبێ وەری ئەمرەکەی لەگەڵی بێ بڕوە ئایا ئەو برادرانێکی ئێستا ئەڵێن ئێمە قانونی خۆپیشاندان کە منیش ملاحەزاتم لەسەری هەیە ڕەنگە خەڵکیش ملاحەزات لەسەری هەبێ قبوڵمان نییە لەبەر ئەوە التزامی پێوە ناکەین ئەی بۆ التزام بۆ قانونەوەکەن ئەی بۆ کە بیە بچێتە دەرەوە ناتوانێت تەجاوزی ئەم قانونەکە بڵێ ئەوە من سواری تیارەکە بووم و ڕۆیشتم و من جۆم بۆ بهێنە نییە قانونیەکەیە قانونی مزاهراتە ئەو قانونە ئێستا کار پێکراوە معارزە و غیری معارزە لە مستەوای ئەحزاب و لە مستەوای ئەفرادی معارزیشدا بۆیان هەیە تێکۆشانی زۆر زۆر بکەن بۆ گۆڕینی بەڵام ناتوان لە بەرچاوی نەگرن لە ئەنجامدانی خۆپیشاندان زۆر سپاس ئەو قانونەی کە ڕێگا تەنظیمی خۆپیشاندانەکە لەرێمی کوردستانە بە بۆچوونی تۆ لە ئەزمموی هەرێمی کوردستان لەوەی ئێستا بینیمان و پێشتریش و لە شوێنی تریش ئایا ئەوە هێمایەکە بۆ تەنظیمکردنی مزاهرەیان قۆڕەخکردن و بۆچوونی چ لەسەر ئێوە خۆتان نەزانن ینی کاتی دەرچوونی ئەو یاسایە من پێم وایە بە ناڕزایەکی زۆر و بێزاری و ڕخنێکی زۆری ڕوبەڕووبوانێت چه لە میدیای ئەوانەی ئۆپۆزیسیۆنەوە چه لە میدیانەی کە بە میدیای ئەهلینەوەمانە ئێوە خۆتان نەزانن ئەو ڕوبڕی ناڕزایەکی زۆر بوانێ و من پێم وایە بێ ئەو قانونانی کە لەم فترە پەرلەمانیا دەرچوو لەم دوای انتخاباتی پەرلەمانی کوردستانوانێ قانونێکە بەڕاستی بە دوو ئیتیجاهی جیا دەرچووە و نەبووتە هۆی ئەوەی کە بگا بە تەواوەتی نەبووتە هۆی ئەوەی کە بتوانێت گزارش لە هەلومەرج و داواکارەکانی خەڵکی کوردستان بکات هێزەکانی دەسەڵات بە بەردەوامی بە ڕۆحێتی زۆرایەتی و کەمایەتی مامەڵایان کردووە هێزەکانی ئۆپۆزیسیۆنیش بە زاویەشانە بردووە کە نەکراوە نەوع خاڵێکی تەوفیقی بدۆز دەتوانێت بۆی یاسایەک بێ بەلایانی کەمەوە گونجاو بێ دوورمەڕۆ ئێمە زۆر جار باسی ئەوە یاسای ڕۆژنامەگەریەکەی نەڵی یاسایەکی گونجاوە بری ئەمە یاسای خۆپیشاندانی یاسایەکی گونجاو بۆیە زۆر یاسایەتیش کە لە کوردستانە دەرەچی وەکو یاسای داواکاری گشتیوانە هەروەها یاسایەکی گونجاو بوونایە بەڵام ئەم استقطابی لەناو پەرلەمانی کوردستانە هەیە و تا ئێستش بەردەوامە من پێم وایە ئەو سیستەمی پەرلەمانی ئەمەی بەرەو ئیفلیجی بردووە و ناگەینە خاڵێ ئەمە ئیتیزامەکردن بەو قانونەوە بە بێقانونی و بە سەری کە ڕێژی هەلومەرجێکی زۆر جار تۆ قوانینەدانێ ئەبێ پێش ئەو قانونەوە دابنەی پێشکەوتنی کۆمەلگا بکەوێت چونکە قانون تۆ بۆ ڕۆژێکی دانانەی تۆ بۆ ئەوەی دانەی کە لە ئایندێکی درەنگترا دەستکاری بکەی بەڵام من قەناعەتم وایە ئەو هەلومەرجەی ئەمڕۆ لە کوردستانە هەیە و حتا لە هەولێریشە ئەگەر ئەو ڕێگریانان کە هەیە ئێستا لە بەردەم خۆپیشاندانانە ئەوانە لا ببرێ ئەو تۆبزەی کە پارتیەکە لەسەر خەڵک لا ببرێ من قەناعەتم وایە قانونە کۆنەبێ تەلەفە بێ چونکە زۆر جار کۆمەلگا دڕ بە شتەکانەیە کۆمەلگا تەجاوزی شتەکانەکات و بێ یاسای بۆ بگۆڕیت ئەوەی ئەمڕۆ لە کوردستانە هەیە پێویستی بەوە هەیە ئەو یاسای خۆپیشاندانە بگۆڕێت و ئەو یاسایە کاری پێ نەکرێت چونکە بە عملی دەرکە و کۆمەلگای ئێمە ئەو شێوە یاسایی پێ قبول نییە اینجا لەوانەیە برادانی دەسەڵاتی سیاسی بڵێن کاکە ئەو ئۆپۆزیسیۆن پێ قبول نییە بەڵام نخبەی زۆری ئەم کۆمەلگایە ژنخبە ڕۆشنبیرەکەشی پێیان قبول نەبوو بۆیە بەڵام ڕۆشنبیر
نخبێ ڕۆشنبیر تعبیر لە هەموو ئاڕای خەڵک ناکە من ئەمە شتێک بڵێم بەڕاستی زۆر لە برادران بە تایبەتی کاکشوانی وا قسە ئەکاوە زۆر لەوانەیە کە محسوبن لەسەر نخبێ ڕۆشنبیر بە شێوەیە قسە ئەکەن کە ئەڵێن خەڵک مطلقەتی قسە ئەەکەن کاکە منیش خەڵکم هەیە ئێستا تۆ باسی ئستقطابی ناو پەرلەمانت کرد لە مجتەمەعیدا ئستقطاب هەیە خەڵکی من هەیە خەڵکی تۆ هەیە خەڵکی معارەزە هەیە خەڵکی ئۆپۆزیسیۆن هەیە ئەمە ڕاست نییە مستەڵەحانە بۆ مطلقێتە ئەمە ئەسڵ یحایەکی بمبورە یعنی کاکشوان یحایەکی چاواشەکارانە ئەداتە خەڵک بەوەی کە وتت خەڵک ئیزەن کەواتە لە ئەلفی خەڵکەوە لە کوردستان هەتا یای خەڵک لەو چوارچێوەی ئەو جملەیە ئەو کەلیمەی تۆدا دێتەوە کە هێنە بەداخەوە ڕۆژبیرانی لە کوردستان لە ڕۆژبیرانی گەورەش بەو شێوەیە من نازانم لە عدەمی دیقەوە بەکاری دێنن یان بە مەقصود زانی کاکەزاد ئەگەر بێنە سەر قسەکانی بیدایەتی تۆ خۆ دوتت نەعەدالەتی هەیە ناشەفافیەت هەیە گەندەڵی هەیە خەڵکی شەواڵێ ئەو خەڵکی کە من و تۆ منیش باسێکە مەڵێم خەڵک ئەواڵێ بەڵام گرفتی گەورەی ئێوە یەکێتی و پارتی گرفتیەوە ئیرادە نییە بۆ چاکردنی ئەمە ئیرادە نییە ڕاستنی ئیرادە هەیە ڕاستی ئیرادە هەیە ئێستا هەمووی بۆ وردەکەمەوە کاکازاد یەکەم ئێمە 20 ساڵی کە گەنجی ئەم وڵاتە منەوە یەک کوڕێکی گەنج بووم ئێستا پیر بووم 20 ساڵی کە چاوەڕی تۆ ناکەم بەڕاستی وڵات تۆ ئیسلاحاتم بۆ بکەین من ئیسلاحاتی سریعمەوێ هەلومەرجێک هەیە لە کوردستانە هەلومەرجێکی ناوچەی و جیهانی هەیە لە منتیقەکە پێویستمان بەوە هەیە گۆڕانکاری زۆر بەپەلە بکەین کێشێتی و پارتی من هەست دەکەم چوەک حیزب چوەک ئەو حکومەت و مۆسسانی بەدەستیانەوەی یارمەتی کاکشوان من ئەڵێ تۆ ئەڵێ ئیرادەیەک من پێ ئەوش بۆ دەکەمەوە ئەوە بۆ تێنمەوە ڕبتەکەینەوە بە خۆپشاندانەکەەوە لە خۆپشاندانە ئەوەی کراکرا لە حەڤەی مانگە لەوانێ من بۆ خۆم شخصی بە حیاتی گەندەڵی ئەوەی لەناو کۆمەلگایە بەوە نابینمەوانە چارەسەرەکەی بەرگتنە مەقەڕێبێ و ئەبێ ئەم حرەکەی ئەم خۆپشاندانی هەیە حرکێکی کەورە بکتێ شامل بکتێ فیاتی جیاجیا بەشداری تیا بکەن بتوانێت شەل بخاتە زۆر مؤسساتی حکومەتوانێ بەڵام سەرباری ئەوە وردی بکەینەوە قەزەیە ئەوە چەندین خۆپیشاندەرن کە ئەوانی کە بە سەری خۆپیشاندەرەکان ناساون نەشە بەردەم دادگا بەڵام ئێوەمانان ئامادەنین دوو بەرپرسی خۆتان بنە دادگا ئەو وردکردنەوە ئەو ئیرادە با خاڵش کەش پێ بڵێم ئیرادە جگەلەوە لە سلێمانیە لە دووسێ ڕۆژی یەکەمی خۆپیشاندانە 7 کەس شەهید بوون ئەم 7 کەسە دوانیشی پۆلیسە بەڵام تا ئێستا من یەک مەسئولی ئەمنیم نەبینی لای بەر قایمەکتان پێلا نابرێت کاکەزان ئەمە بێ ئیرادەی ئێوە ئیرادەی سیاسی ئەندازەیەکە ناتوان قایمقامە بگۆڕن ناتوانن چەند کەسێک بدەنە تەسلیمی دادگا بکەن ئەمە بالضبط تعاملکردن لەگەڵ نەتائیجی تەظاهرات تعاملکردن و تەمەسوک پێی و بە جۆرێک معاملەکردن کە نەما هەموو ئیسلاحاتەکان کە پێویستن بەڵێ پێویستن بکرێن لەوەدا کورتی بکەیتەوە ئەمە بەلاڕێدابردننی ئیسلاحاتە بەڕێی من ئیسلاحات لەگەڵ تەداعیاتی تەظاهرات دانیە لەوەدا کورد ناکرێتەوە ئیسلاحات زۆر پێویستە لە زۆر ڕۆ پێویستە لەبەرەوە من پێم وایە کاکشوان نمونەی وایلا نەبوو کە دەلالت بێ لەوەی کە ئیرادەی ئیسلاح نییە لەم وڵاتەدا بۆیە پەنای بردە بەر تەداعیاتی بۆ بەڵگە بێ لەسەر نەبوونی ئیرادەیەکی ڕاستەقینە بۆ چ جەنابی مامجلال و چ جەنابی کاک مەسعود من ێستا ڕاستمەکەی بینم کە لە داوایەکان ئاڵواساوە دەستی بەرز کردوەوە دەمانچەکەی لێ بکەنەوە یعنی یاسا سەروەر بێ یاسا بۆ هاوڵاتیەکی بەستی سەروەر بێ کە بەردەگرێتە پۆلیسێک یاسا بۆ ئێوە سەروەر نەبێت کە تەقەتان لە خەڵک کردووە لەبەرەوە من ئەوە لە لاڕێ نیە ئەوە بۆتە من بۆ خۆم شخصی هاوڵاتی یەکەم لەوانێ من خەمی ئەوم نەبێت سەفقە سیاسێکە چۆنێکی دوای خۆپیشاندانەکە زۆر خەمیم نەبێت تەمە ناکەم وەکو وڵاتێکی وڵاتە سیستەمێکی شەفاف دیموکراتی جێگۆڕی دەسەڵاتی تیا بکرێ یاسا سەروەر بێتایە بەڵام لەوانەیە زۆر مەطلبی من نەبێ فلان سەرۆکی حکومت بێ فلان سەرۆکی هەرێم بێ بگۆڕێیان نەگۆڕێ بەڵام مەطلبێکی من هەیە منەمەوێ بەردی بناغی سیستەمێکی دیموکراسی دانێم بەردی بناغی سیستەمێکی دیموکراسی یەکێک لە خاڵەکانی یەکێک لە کۆڵەکەکانی ئەوەیە کە یاسا سەروەر بێ یاسا چۆن سەروەرە بێ کە تۆ ئێستا من پێتەڵێم بەشێکی زۆری مەطالبی خەڵکی کوردستان و ئەجەم ئەو خۆپیشاندەری لە جادەیە و ئەوەی کرد لە ناو ماڵیشەوە و دڵیشی لەگەڵ خۆپیشاندەرانە ئەوەیە کە کاکە کۆمەڵی موژیم هەیە لە وڵاتە تەقیان لە خەڵک کردووە فەرمو تەسلیمیانکەن ئەوانەی هەڵەبجەش منەوانەی هەڵەبجەش ئەڵێم هەرچێک کردبێتی هاوڵاتی کردوێتی یا سوڵتە کردوێتی ئەوانەی سلێمانی پێویستە کۆتایی بەمە بێ من شخصی خۆم بە دڵنیایەوە پێتەڵێم ڕاستە من سەرنووسری ڕۆژنامەیەکی ئەهلیم ڕاستە لەوانەیە زۆر بەمەبەستم بێ کە سەربەخۆی ئەو ڕۆژنامەیە پارێزم لە خۆپیشاندەر لەوانەی سوڵتە لە معارەزە بەڵام بە دنیا پێتەڵەمێکێک لە مەطلبەکانی منیش دەستنیمکردنی و خەڵکی ئەزانی من بۆ ئەوانەکەوێتەوە بۆ ئەوانەکەوێتەوە کە
ئێمە لەگەڵ تەسیمکردی خەڵکدانین ئێمە لەگەڵ تەسیمکردی هەموو بەعملی نەتان کردووە کاکە ئیجازەم بدە بەڵام من ئەڵێم ئێوە ئەوەندە باسی تەداعیاتەکە ئەکەن خەریکە لەبیر خەڵکە بنەوە کە ئەسڵەن کۆمەڵێک ئیسلاحات هەیە پێویستە بکرێ و خەڵک ئەوە داواکاری بووە کاکازای ئەم ئەوە ناگەێنێ دەسڵات ئەگەر ئامادە نەبێ ژمارەی کەس بە دادگا چۆن ئامادا بێ ئیرادەی سیاسی بێ بۆ گۆڕینی کوی سیستمی حکومڕانی یعنی ئمە هەنگاوێکی قورس نیە تۆ کەسێک دادگا حکمش کاکازار یەک پرسیاری جدی تۆ هەز ناکەن باشە خۆپیشاندەران بۆ ئێستا دروشمیەوەیان بەرز کردوێتەوە سەرۆکاتی هەرێمەڵەوەشێتەوە سەرۆکاتی پەرلەمان هەڵەشێتەوە سەرۆکاتی حکومەت هەڵەشێتەوە بێهودەییانە بەرامبەر استیجابەیەوە تۆ ئەگەر باتاوای یارمەتیم بە ئەوە ئۆپۆزیسیۆن زۆر وازڕ دیار ئەڵێ ئەمانەوەی حکومەت هەڵەشێتەوە انتخاباتی پێشوەخت بکرێ بەڵام کاکازات ئەمە نەبوونی ئیستیجابە ئەو حرەکەیەتان تۆشی بێهودەیی کردووە و بەشێک لەو ئیفرازاتی توندوتیژەی ئەمڕۆ لە شارع هەیە نەبوونی ئیستیجابەی ئێوەیە بەرامبەر مەطالبی زۆر ئانی هەیە حەڤەی مان کە خەڵک ڕژایە سەرجادە باسی ئەوەی ناکرد کە فڵان و فیسار بدێتە دادگا باسی ئەوەیە کرد دەسەڵات کاتت ماوە دەستکە بە چاکسازی من خۆم لەوێ بووم تەختەی خەبەرمەکرد ئەمام دروشمان بوو بەڵام کە ئێوە هەر نەتان کرد مەعلەسەب من ئەوەشت پێ بڵێم و من نووسی ویشمە بەم ممارەساتانەی ئێوە کە لەگەڵ خۆپیشاندەران نایکەن کە ئیستیجابەتان نابێ کە پەنا ئەبەنە بەر توندوتیژی بە تایبەتی فیشەگرتنە خەڵک و تەقەکردنە خەڵک وردە نزیکتانەکاتەوانێت لە سیستەمەکانی ناوچەکە من هیوادارم بەرپرسانە یەکێتی و پارتی بەرپرسانەوە ئاماڵە بکەن لەگەڵم وەسعا و بێنە پای ئەوەی کە ئەم هاوڵاتیانە هاوڵاتی خۆیانن یەکێتی و پارتیش هاوڵاتی ئەم کۆمەلگایان و من زۆر باش دەزانم ئیتیجاهات هەیە لەناو یەکێتی ئیتیجاه هەیە کۆترە ئیتیجاهات هەیە هەڵۆیە و پێویستە ئەم ئیتیجاهی کۆتر زاڵ بێت و لەناو پارتی شاوا هەیە من هەمووی یەکێتی و پارتی بە یەک چاوسێت ناکەم بەڕاستی پێویستە ئەم ئیستیجابە هەبێ بەرامبەر مەطالبەکانی خەڵک بۆ ئەوەی ئێمە هەرێمێکمانەیە هەرێمەکەی ئێمە نەلێت بیانە تونسە کیانی هەبێت ئێمە کیانێکمان نییە لەبەردەم هەڕەشاین هەڕەشەی تەدەخولاتین و ئەبێ پێویستمان بۆ هەیە ئەم قۆناغە بە ئاشتی بەرینە پێشەوانێ و مەسئولیەتی گەورە پێش هەر کەسێکی کە پێش ئۆپۆزیسیۆن پێش خەڵک ئێوەن و ئەبێ ئێوە لە ئاسی بەرپرسیارەتی داواکارەکان نابن ئێوە پەلە بکەن لە ڕیفۆرمە بۆ ئەوی وردەودا داواکارەکانی خەڵک وردەودا لەگەڵ بەرزبوونی داواکارەکانە ئێوەکەواتە قسەکانی کاکشوان مەفهومەکەی ئەومان پێگەێنێ کە مامەڵەی خراپی ئێوە لەگەڵ خۆپیشاندەران دەستیم دەکردنی ئەو کەسانی کە بەرپرسیارن لە توندوتیژەکان هەروەها ئەنجام نەدانی چاکسازی و ئیستیجابەکردن بۆ خواستەکانی خۆپیشاندەران ئەوە هۆکاری ڕاستەقینەی بەردەوامی خۆپیشاندەرەکانە لە ڕاستیدا کاکشوان ئازادە وەکو چاودێرێک ئەوە وەزەکان بینی بەڵام من کە لە دەسەڵاتدام لە حزبی دەسەڵاتم لە حزبێکی دەسەڵاتم من لەسەر داتا و معلوماتی کارەکەم من ئەزانم کە ئۆپۆزیسیۆن بە شێوەیە کارەکە ئۆپۆزیسیۆن چۆن گروپەکانی خۆپیشاندان پێکەهێنێ ئۆپۆزیسیۆن چۆن بەرنامەجیان پێ ئەگۆڕێ چۆن مەطالیبیان پێ ئەگۆڕێ کاکە لە سیاسەتدا وازیحە پێش ماوەیە کە ئەو کاتەی ئەوانەی بەردەچی سەرا ئەو لیزنەکەی کە سەرپەرشتیانەکات شعاری ڕوخانی سەرۆکی هەرێم و ئیلە ئاخیریان هەڵگرت لەوێەوە تا ئاخیرەکەی ئێمە لای خۆمان دراسەمان کرد کە دراسەمان کرد دەست بەجێدەوە گەیشتین کە ئەمە سەقفێکی باڵایە ئۆپۆزیسیۆن وای پێوتون بۆ ئەوەی ئەوان سەقفێکی ئەدناتری تەفاوز بێنە پێشەوە کە مەسەڵەی ڕوخانی حکوومەتە لوعبە سیاسەکە ئێمە لە کاکشوان باشتر ئەیزانین چۆنە وایە ڕاستی کاکشوان برادرینە دوو مانگە خۆپیشاندانە مسر بە 18 ڕۆژ ڕووخە تونس بە 24 ڕۆژ ڕووخە ئێمە لە کوردستانە دەسەڵاتی سیاسی ئێمە ئامادەنیە 4-5 کەس لە ماوەی دوو مانگە تەسلیمی دادگا بکە ئیترە بێ پیا و ومێدی چی بە من لێرەوە بۆ ئەوەی بەڕاستی بۆ ئەوەی چیکە ئەوە نەبێتە زەریعەیە کە دوایە ئیسلاحاتی حەقیقی پێ دوا بکەوێ من لێرەوە دەنگمە خەمە پاڵدنج هەموو خەڵک ئەبێ ئەوانەی داوا کراون تەسلیم بکرێن داوا حزبەکەی خۆمە داوا لە پارتیشەکە ئەمە بکە چونکە بەڕاستی خەریکە لەبەر ئەوەی هەممی ئۆپۆزیسیۆن هەممی ئیسلاحات نییە هەممی گرتە دەستی سوڵتەیە من داوا ئەەکەم ئەمە جێبەجێ بکرێ کاری شەکەم لەسەر دەنجی خۆ پێم یەکێک لە کێشەکان ئەوەیە کە سەرۆکۆماری عێراق پامی ناردۆ بۆ خۆپیشاندەرانی سەری ئازادی پشتگیریانەکە و بە ڕۆڵەی میلەتێنەوە بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەماشەوە سەرۆکی هەرێمی کوردستان بە هەماشەوە هەموو ئەمانە پشتگیری ڕای خۆپیشاندەران دەکات وڵای داواکارەکان داواکاری ڕەوایە بەڵام ئیستیجابی ڕاستەقینە بۆ ئەم داواکارانە نییە بە دوودژی وەڵام ئەم داواکاران نادێتەوە ئەگەر ڕەوایە بۆ بە دوودژی وەڵام بدێتەوە ئەمە وانە یعنی ئەوە دەبێت دقیق بن لەسەر ئەوە وەرە
ئێمە لە بیدایەتەوە معارەزە پەچی ئەو عملیەی خست بۆچی ئیتلافی حکومی لە کوردستاندا ئیتلافی حکومی دوای ئەوەی کە ئەو پەیامانە گەیشتن و دوای ئەوەی لزنەیەکی پەرلەمانی هات لێرە بە سەرۆکایەتی یەکێک لە پەرلەمانتارەکانی کۆمەڵ هات لێرە گەڕات چووە زانکۆ چووە بەردەمی سەرا لە تەلەڤیزیۆنەکان پیشان لە ڕای گشتی هەموو بینیوێتی چوونە پەرلەمان لە پەرلەمان 17 خاڵ لە بڕیارێکدا پەسەند کرا لەلایەن هەموو فراکسیۆنەکانەوە ئێمە تەمەسوکمان کرد بە بینانەوە تەئیدمان کرد ینی سوڵتە تەئیدی کرد با بڵێن هەردوو حزبی حاکم تەئیدی کرد و ڕئیسی حکوومەت تەئیدی کرد دەست بەجێ ئەبێ یاریەکان وەک خۆیان تەماشا بکەین باش ببوو ناقسە جوملەکەم کاکە دەست بەجێ ئۆپۆزیسیۆن کۆبوونەوە پرۆژەیەکی 22 خاڵیان هێنا ئێمە ئەپرسم لە ئۆپۆزیسیۆنە پرسم ئەم 17 خاڵیە هی هەمووتان بوو هەموو فراکسیۆنەکانی پەرلەمان بوو خێر کە ئەوە تەبەندی کراوە سڵتەوتی ئۆکەی بەڵێ باشە تەئی دەکەین و دەست بە جێبەجێکردنی تەمە هەمووی جێبەجێ کراوە وانە هیوادارم یەکێک بێنی کە معنی بێ بە ئیشەکە بێنن لە بەرنمەیەکدا بۆتان بژمێرێ خاڵ بە خاڵی بە جێبەجێکراوە چی جێبەجێ نەکراوە ئەوە لە هەواوە نەڵێن جێبەجێ نەکراوە لێتە پرسم ئەم 22 خاڵەتی بوو حتا بە جۆرێک بە پەلەپەلکردیان کە لە ناو خۆیاندا بە تەواوی ڕێک نەکەوتبوون بیرتان دێکە ئەعلان کرا کاک حەمەد تۆفیق لە وتەبێژی گۆڕان وتی ئەمە بە هەڵە ئەعلان کراوە بۆچی بە هەڵە ئەعلان کراوە لەبەرەوەی کە بەشێک یەک دوو خاڵی تری گۆڕانیتیان نەبوو ینی برادران ئێوە دنیا ئەبینین ئێمەشە بینین ئێمە لە پشت چیای قافەوە نین ئێوە ڕەنگە وەکو هاوڵاتیەک وەکو چاودێرێک وەکو نووسەرێک وەکو بەشێک لە نخبەی نووسەران و ڕووناکبیرات تەماشای بکەن ئێمە وەکو نخبەی سیاسی وەکو معنی بە ئیشەکان زۆر پامەکەت گەشتە من کاک شوان حکوومەتی پەرلەمانی کوردستان پرۆژێکی 17 خاڵی پەسەند کرد ئەم پرۆژەیە کۆمەڵێک شتی گرنگی لە خۆ کرد بوو بۆ خۆ پیشاندەر بەم پرۆژەیە رازی نەبوو بۆ لەگەڵ دەرکردنی ئەم پرۆژەیە هێشتا خۆ پیشاندانەکان بە شێوەیەکی فرامەتر بەردەوام بوو ڕای خۆش دەکو چاودێرێک لەسەر ئەو سەرەتا من پێویستم بەوە هەیە کە ئەوە بڵێم کاکە زاتەزانی ئەمڕۆ دەربڕینی ڕاوە تەنها دەربڕینی تێڕوانینێکی خۆل بە تایبەتی ئێستا بۆ من ئازادم من کابراایەکم نە هێزی سیاسیم لە پشتەوەی نە حیزبم لە پشتەوەی ڕۆژنامەیەکم هەیە بەڵام بۆ ئێوەمانان دەربڕنی ئەم ڕایی فلان کەس تەسلیمی دادگا بکەن ئەمە بەس نییە ئەغلبیەتێکی بێدەنگ زۆربەیەکی بێدەنگ هەیە لە ناوی چێتیا پێویستە ئیرادەی خۆی فەرسکا بەسەر ئەو دەسەڵاتە سیاسی کە ئێستا قەناتم وایە نخبەیەکی تا ڕادەیەکی زۆر مەیلی سەرباز داری بەسەر یارزاڵا و ئیجراعاتی سەربازیەکە خەلەلی هەرە گەورەی یەکێتی ڕۆژ بە ڕۆژ ئەم ئتیجاها زاڵترە بێ باشترین نمونەمان ئەوەیە کە ئێسەیەکێتی بە هەموو بیرکردنەوەی خۆی ئەڵەیە بێ پێویستە ئێمە لاسایی هەولێر و دووە بکەینەوە ئەمە خەتەری زۆر سپاس کاک ئازاد ئایەکێتی دەیەوێت لاسای هەولێر و دووە بکاتەوە بەرلۆی وەڵامی ئەو پرسیارە بێتەوە بینەڕەتی بەڕاست ئەم ناوبڕا ئەچینە ناوبڕە و دوایەوە دێنەوە بۆ تاوکردنی گفتوگۆ وڵاتانەوە خەڵک دەماچی دەرێنەوە ڕاستیدا ئەمێ یەکشت هەیە بڵێن ئەو مستەڵەحە هێزی یەکێتی و هێزی نازانم چی ئەمە مستەڵەحێکە من حەزەکەم دانیکەم ئێوە بەکارێنێنیان کارخوان بەکارێنێنێ چونکە ئەمە هێزی حکوومەتە ئەو حکوومەتەمان هەیە کە هەیە هێشتا پرۆسەی یەکگرتنەوەکان ڕاست زۆر بووین نەبووە بەڵام ئەمە هێزی حکوومەتەکە لێرەیەوە بەرپرسانی حکوومەت سەرپەرشتیەکەن من ئێستا سەرپەرشتی هیچ یەکێک لەو هێزانە ناکەم ناتوان بە یەک پۆلیس بڵێم ئەمە مەکە ئەمە بکە لەبەرەوەی کاری منیەوە ئەمە لە حکوومەتدانی سەبارەت بە تەقلیدکردنەوە نییە بەڵام ئێمە دوای ئەوەی کە بینرا لە بەردەچی سەرڕاگەیەنرا کە ئێمە شێوازی خۆمانمان ئەگۆڕین چاوەڕێمان کە تاقیکردنەوە ئەو شێواز و ئوسلوبە چییە ئەو ئاراستەیە چییە ئەیگۆڕن ئێمە تەسەوڕمان وابوو کە دیسان بە شێوەیەکی مەدەنی ئەگۆڕێ
بەڵام خۆمان ئێوە بینیتان مناڵم ئێمە بینیمان ئێوە بینیتان کە دوای ئەوە چ شێوازێکی تونند و تیژی گیرایە بەر و بەڕاستی ئێمە بڕوامان بەوە هەیە کە بەشێکی زۆر لە خەڵکی سلێمانی بەشێکی زۆر من وەکو کاک شوان و هیچ کاتێکیکە هەموو خەڵک ناخەمە یەخشت خەڵکێکی زۆر لە سلێمانی ناڕەحەتە لەو وەزانەی کە دوومان خۆپیشاندان بەردەوام بێ ڕێگای گشتی ئەگیرێ وەرە پێم بڵێ بە چ حەقێک حەقی هاتوچی خەڵکە گرت ئیجازەم من بە مجرڕدی قسە ناکەم ئیجازەم دا شتێک تەزیرکی بۆم و لە ناوەڕاستەکەی دەربێنیم وە لە جوابە دەم و نەقسەشەکەم دوو مانگە بەردەچی سەراگیراوە پێم بڵێ بە قەراری چیە حەقی کار لە خەڵک سەلب کراوە لەوێ حەقی هاتوچۆ لە خەڵک سەلب کراوە لەوێ و دەیان حەقیکە سەلب کراوە بە قەراری چیە بە کام قانون ئەو دوکاندارەی کە لەوێ کارەکە ڕەنگە نە لە سوڵتە بێ و نە لە معارەزە بێ و نە لە ئیچی بێ کارەکەی ڕاوەستاوە چێ تاویزی ئەوەیە کاتەوە چێ ئەو مافەی لێسەندووە دەسەڵاتە لێسەندووە یان ئۆپۆزیسیۆنە خەڵکی خۆی نردووە لەوێ کۆیان نکاتەوە نایڵێ ئەو کەسابەتەکەی خۆی بکە برادر یعنی هەندێک مەسائل هەیە حەزەکەم بڵێن ئێمە نەشمان وتووە ئەسالیبی تونند و تیژی بەکاردێنین و نەشمان وتووە ئێمە هاتووین چاوی خەڵک دەرەکەین هێزەکانی ئێمە هاتبێ بەڕسمی ڕامانگەیان ینی سوڵتە لێرە ڕایگەیان وتی ئیتر دوای تێپەڕبوونی ئەوەندە بەسەر خۆپیشاندانەکاندا لەمە و دووار ڕێگە بە خۆپیشاندانی بێمۆڵات ناکرێت زۆر سپاس کاک شوان ئەوان معارەزەیە کاکە ببوورە معارەزەیە اعتراف بە قانونەکە ناکا و ئەڵێ نابێ ئیلا ئەبێ قانونەکە بەو طریقەیەکی ئێستا بینیمان بە طریقی بەردهاوێشتن بە طریقی تەحەداکردنی دەسەڵات بە طریقی تەحەداکردنی قانون درێژە بە خۆپیشاندانەکان بدرێ ئەمە ڕاست نییە کەس نەچوە داوای خۆپیشاندان بکە بۆ ڕۆژی دوای ئەعلانەکەی کە لزنێ ئەمی پارێزگای سلێمانی کردی کەس نەچوە داوای تۆ ئێستاوتێتی ئەوێ مۆدلی هەولێر لە هێنانی هیچی سەربازی و معالەجەکردنی ئەمنی مۆزوعەکەیە بەڵام کاکەزار پێمانەوە هێزی حکوومەت و قانون تطبیقەکە بەسەر خەڵکە و ئەوێ ئەو کار لە توچوونی خەڵک کە دوو مانگە سەرا داگیر کرا و خەڵک دوکانی داخرا و ئیشی وەستاوە تۆ لەسەر ئەمە ڕاتش هەزانی ڕاستیەکە بێ بوتیە کاکەزاد باز لەواکە کە سەرا دوو مانگەی فلیجە لەوانەیە تاسیراتی خراپی کردێتە سەر ئابووری سلێمانی لەوانەیە بارودۆخی شارەکەی نائاسایی کرد بێتۆمانە بەس کاکەزاد دەزانی ئەمە لەوانەیە بۆ خەڵکی وەکو ئێمەمانان کە حڕین هێزی سیاسی لە پشمانەوە نیە تەحملی مەسئولیەتی خۆمانەکەین ئەمە ئاسایی ببووتێ بەڵام بەڕاستی بۆ یەکێتی و پارتی ئاسایی نییە چونکە یەکێتی و پارتی بە دێژایی چەند ساڵە حکومەتیان دابەش کرد هێزی پێشمەرگیان دابەش کرد میزانێکی زۆری حکومەتیان بردووە بۆ خۆیان بازاڕیان قۆڕق کردووە بە هۆسی خۆیان هێزێن نەسەر سلێمانی ئەی جوڵێنن لەبەرەوە ئەمە بەڕاستی بۆ بۆ ئێمەمانان عادی ئەمە بڵین بەڵام بەڕاستی بۆ یەکێتی و پارتی چونکە ئەوە نەت سەغرایان هەیە و نەقسیان ناوە بەدەستەوە نەکەم کوڕیان ناوە بەدەستەوانی بەڕاستی ناکرێ بڵێ وەڵا سەرا دوو مانگە بۆم باس کردی جەنابەت دیار بوو زۆر باش جۆر لێ نەگرت بوو حکومەت چەند ساڵە دابەش کراوە میزانەی هەرێم هەموو مانگەکە تا ماوەی پێش ئێستا 35 میلیۆن هەر دوولا بردویان تا ماوەیەک تا هاتە سەرکاری بەڵێ چەندین ساڵ کە بەردەچی بەڵێ تا ئێستا وەزارەتی پێشمەرگە دوو وەزارەتە تا ئێستا دەستگا ئەمنیەکان دوو دەستگا ئەمنین تا ئێستا زوربەی ئابووری هەرێم بەدەست کۆمپانیەکانی حیزبوانی و تازە ئیشەکێ بۆ ئەوە اینجا ئەمە بەڕاستی بەرگەی تر ماوە بابازیکەین ئەوەی ئەو نۆخبەیە کە قەرار بەدەستە لە ناوێژێتیە ئەوەی تێناگە ئەمەیە تا ئەم دەقێش کە من و کاکەزا قسەی تیاکەین بارودۆخی سلێمانی زۆر سروشتی تر و تەندروستتر لەو بارودۆخی لاولێ بردووەکەی خەڵکی نۆخبەی کۆمەلگاتەیە ئیعلامی حوڕەتەیە خەڵک چالاکە نەشاتاتێکی سیاسی هەیە خەڵک وردە و شاری سیاسی بەرەو پێشەوە چێت ئەمەی تێناگایشی ئەمە بە قانون نەبێت قسانەتۆ هەموو قبوڵەکە سلێمانی حەڕووکە سلێمانی چالاکە خەڵکی سلێمانی واوە بۆ ئەمە ئەزانی بۆ لەبەرەوەی یەکێتی باش تەقنین کراوە بۆ ئەو قانون جێبەجێ نەکرێت لەبەرەوەی یەکێتی و پارتی ناتوانێت تێبگا لەمە چونکە بە بۆچوونی من ئەو نوخبەزاڵی ناوێکێتی و پارتی ئەم واقعە ناتوانێت بخوێنێتەوەوانەوە من پێم وابێن نوخبەیەکی ئفلیجە و پێکاتی حیزبەکان ئفلیجە ئەمە ڕێی خۆتە ببوورە باش ئەمە ڕێی خۆتە بمورە بەتاویکەم کاکەزان بمورە بەتاویکەم
و ئەم من قەناعەتم وایە هێزی وەکو یەکێتی پارتی لەم مۆدێلە لەم حیزبانە و هەموو هاوشێوەکانیشان چیتر ناتوان واکە بێم عسڕ بکەن من بچووکتی نمونێنمەوە کۆمەڵگە خۆی چاکەکە من قەناعەتم وایە خۆی چاکەکە باشە خۆی چاک ناکەیەتە دوانێ ئەبێ ئێستا ئەگەر هێزێک بێت لە 150 کورسەکانی پەرلەمانی هەبێ سپێنێتە دوای انتخاباتی دات و بمبورە کاکومێت بەس بە ئەمەشتاوکە یەک لەحزە بە ئەمەشتاوکە ئەزانی من ئەگەر ئێمە ورد بینەوە لە هەردوو مؤتەمەری هەردوو حیزبەکە کامووی ماوەیەک کەمەجراوە کۆمەلگان نخبەی وردە منەظەماتی مستەقل دروستە بێ نخبەی مستەقل دروستە بێ ئەلامی حود دروستە بێ داوای شەفافێتەکە بەڵام کاکە هەردوو مؤتەمەرەکەمان بینی بە چەپڵە ڕێزان کۆمەڵی خەڵکی ئەمنی و کۆمەڵی خەڵکی سەربازی پێشکەوتن و خۆیان ئەوەتان ئێوە دوێنێ کاک دکتۆر بەرهەم لە جەریدەکەی مناو باسیەکات کە ئەڵێ ئەم قیادەی ئێستەیەکێتی ئاستی مەطلوبانیە و پێشە گۆڕانکاری تیا بکرێت وەسەلام کەواتە یەکێتی لە بەردەم سواری دێتە پێشەوە یعنی ئەو مزاهراتانە بۆ ئەوەی ئێمە خۆمان ئیسلاحکەین حکوومەت و سڵتە ئیسلاح بێت من قەناعەتم وایە ئیسلاح ئەگەر بۆ ئێمە وەڵام مەمنونتانین تێگەیشتون و ئەو ئەسی ئەی چۆن ئێوە ئەبێ ببنە حیزبێکی مۆدێرن چیتر لە بوجێ حیزب لە بوجێ حکوومەت نەبن ئەبێ کۆمپانیەکانتان دوورخەنەوە لە حیزب و ئەبێ کۆمەڵی بەرپرسان هەیە کە تا ئێستا گاڵتەیان گاڵتە و یاریان بە مڵک و ماڵی گشتی کردووە ئەم ڕۆژناس بێ بدرێنە دادگا يعني لراستيدا من كاكشوان ظلم نكا ظلم نكا اما برسالك او بشكلك ترسياق بكبوا يعني بس لو كومباني كان حزب دسم بسر بازار وچالش ابو ده كان يقدوا زماني گشتي بفيرو دراوا يچتو بارتي بدرجاي چندين سال مانغانا سي بيج من دولار انا قرانش من لقلبه اوكاتا قاعد اسا قران لقل ما بغلي هل صار لقل ما لقل امانه يعني مشكله عقديه اوبوزيسيون يعني عقديه خلقيه كوتي خلقو خراب كدني گزاراني خلق نازان بلان داخستي دوكان كاني بردم سرا داخست خراب كدني گزاراني بكار كدني خلقه نعم اما اختصار ناكين ولا اما بو هلا بني بيدانا روين اما اختصار كاين ولا نخير او خالاني كا ئێستا کاکشوان باسی کرد بودجەی حزبەکان و قۆڕکردنی بازار و ئەمە پێش ئەوەی ئەوان بڵێن ئێمە قسەی خۆمان بووە ئێمە قسەمان کردووە سەرەوە کارمان کردووە بەڵام نوختەکە لێرەدا ئەوەیە بەداخەوەی ینی دەبووە کەسانی وەکو کاکشوان کە ڕۆژنامەیەکی جدیان هەیە و خۆشی ئێزانم کە ڕۆژنامە نووسێکی جدیە دەبواە بە دیقەت لەسەر ئەو مەسەلەیە قسە بکە ئەمە بمبورە خۆ ئەڵێم ئەوە نییە کە ئێستا دەست بە چاکردنی ئەو مەسائلە نەکراوە هەر بڕینی بودجەی یەکێتی و پارتی لە حکوومەت سەرەتای دەستپێکردنی ئیسلاحاتێکی زۆر گەورە بوو زۆر هێواشە بە پێچی سەڵەڕەوە ئیسلاحات من ببوورە بە پێچی سەڵ ئەڕوا بەڵام ناشتوانین بە پێی ساڕۆخ بڕۆین آخر دواکەونەوە ئەوە تا شارێ پێشتان کەوتووە شارێ داوای شەفافێتەکە داوای ڕۆشان هەرسێکە کاکشوان کوردستان محکومە بە کۆمەڵە تایبەتمەندی خۆی دیسان بەعینی ئیشکالات داڕۆینەوە شارع کاکە شارع چیە شارع تەوزیع بۆ قوربان ئەزانی تۆ ئێڵێ شارعی معارەزەیە کاکەزات ئەزانی ئەبێ بیر بکەینەوانەیە ئێوە مشکلێکتان هەیە کە هەر قسەیەک لەسەر شارعکرێ لەسەر شەقامەکرێ ئەی بنەوە بۆ عقدەی ئۆپۆزیسیۆن هێزی سیاسین بڕۆن خۆتان چۆن معامەڵەی لەگەڵاکەن ئەوەتان داوای هەڵوەشانی حکوومەتەکە بڵێن هەڵی ناوەشەی ڕێکەوە بەڵام هەلومەرجێکی بابەتی هەیە خەڵک یەتە دەنگ تو وازانی ئەگەر ئێوە سبێنێ حکوومەت هەڵوەشێتەوانە ئێمە ومانان بێدەنگە بین 101 کەلێن و کەم و کوڕیتان هەیە بێدەنگ نابینەی بەڕاستی ئەوە کێشەیەکی سیاسی ئەو خۆتان حەلیکەن کێشەیەمە هەر سیاسی نییە کێشەی کێشەی ئابوووریە کەلتوریە کاکە من پێم خۆشەوە سەرای ئازادی کە ئەمڕۆ خەڵکی تەیە کەمە لەسەر من تێبینیشمێ لەسەرەوە پێویستە ئەو پانتایی کە ناوی سەرای ئازادیە زۆرترین حڕێتی تابێ زۆرترین خەڵک تۆ بۆ ئەڵێ سەرای ئازادی تخوا ببوورە تۆ بۆ ئەڵێ سەرای ئازادی یعنی ئەم شارە ئەوەی ناوناوە سەرای زاکیری خەڵکی ئەم شارە ئەم شوێنە شوێنی تاریخە تاریخێک لەوێوە منەتوان پرسیارەوە بکەم هەلومەرجی دوای پێش حەڤەیمان و هەلومەرجی دوای حەڤەیمان ئێوە ئەتوانن سیاست بە هەلومەرجی پێش حەڤەیمان بکەن نه ڕحمەت لێ بە کەمادەم ناتوان باش کاکەزەکە بەتەوەی کەم تۆ قسە بکە باش کەمادەم نایتوانن یعنی شوێنێکەیە پانتایەکەی ناوی سەرای ئازادیە من تەمە ناکەم و لێرە زۆر بەڕاشکاوانە ئێڵێم تەمە ناکەم سەرای ئازادی من بەلامەوە تەسمیا زۆر مشکلە نییە تەمە ناکەم هەر تەنها مەطالیبی سیاسی نەبێ تەمە ناکەم سبێنێ کوڕوگەنجی ئێمە گەورەترین مەساحەبێکە بتوان ئازادی خوانی تیا بدۆزنەوە بتوان حڕیەتە فەردەکانی خوانی تیا بدۆزنەوە بتوانن وعی کۆمەڵایەتی ئێمە بەرنە پێشنەوە هەر کۆمەڵی ڕێفۆرمی سیاسی بکرێت و بەس کوردستان محکومە بە کۆمەڵێک تایبەتمەندی خۆی شەڕی ناو خۆی تیا بووە
فرێدو ئیدارەیەتی هەبووە کۆمەڵە کێشەی اقتصادی زەبەلەح لە کوردستانە هەبووە لەم چەند ساڵی دواییەوە لە دوای پرۆسی ئازادیەوەوانە لە ڕووی اقتصادیەوە کوردستان متمەکین بۆ پێی توانیە چەکسازیکردن هەنگاونان بۆ ئیسلاحی سیاسی پێویستە لەڕێی کۆمەڵی هەنگاوە دەست بکات وەکەوەی کاک ئازادوتی یەکەم جار بە بڕینی برسی 5 میلیۆن دلار بودجەیەکی پارتی لەلایەن حکوومەتەوە دەست پێ بکات بە بڕینی ئەو پارێت دەست پێکە کە حکوومەت بۆ میدیا حیزبەکانی تەرخان کردووە بە کۆمەڵی ئیسلاحات لەم شێوەی دەست پێکات بۆ چاوەڕێ ناکەن بۆ تحمل ناکەن بۆ تئیدێکی ئەمە ناکەن ئۆکەیەک بۆ نیشانە ناکەن بەڵێ من لەوانەیە لە چ کۆمەک و شەخص چ لە ڕێی ڕۆژنامەکەمانەوانێ هەر هەنگاوێنرێت وەرگرتنەوەی تەنها 1000 دیناری مڵکی ئام بێ بە تەسەوری من جێی تەقدیرە هەر بڕێک کەم بێ بەڵام ئەگەر ئەمە بەم هەلو مەرجە بە تایبەتی دوای ئەم گۆڕانکارانی لە ناوچەکەی بە تەسەوری من ناتوانێم واکە بێم هەلو مەرجە بکە بۆیە یەکێتی و پارتی زۆر زەرورە ئەگەر ئەیانەوێ ئەو مەطالیبە ئیقتصادی و ڕیفۆرم و نێشتنی گەندڵی ئەوانە زووجەی خۆی بگرێتەوانەیە و بەڕاستی من بەڕاشکاوە نەیڵێم و من پێم ناخۆشە ئەواڵێم بەڵام ئەبێ بیڵێم چونکە واقعەکە ئەیبینم ئەگەر ئەیانەوێت بەڕاستی مواکەبەی ئەو بارودۆخە بکەن و نەکەونە دواوانێ وەست بینێ بارودۆخمانەوەکو میسر و تونسی لێنێت ئەو گۆڕانکارانەی ئەمان پێڕۆن زۆر لاوازە و کزە و بەرەو پێش ناڕۆ ئەو نەفەسی ئۆپۆزیسیۆن هەیەی دان بە هیچ کارێکی خێری حکوومەتانانە دان بە هیچ کارێکی ئیسلاحیانانە کە دو حیزبی دەستادار بیکەن نوخبەی مستەقف و ئەعلان و سەحەفیش کەوتۆتە ژێر کاریگەری ئەمەوە ناوێت دانی خێر بە هیچ بنێ ئەسڵ ئەمە ڕاستیە وەکو شەخص وەکو شوان خۆم بە کابراایکی سەربەخۆزانم کە کەناڵەکەشم بە کابراایکی سەربەخۆزانم ئێستش ئەم ڕێی ئەیڵێم کە من وەکو هاوڵاتی وەکو سەنووسەی جەریدێ وتومە بەڵام بۆ شایدی حاڵەڵێم وەکو قسەکانی کاکازاد و قسەی هەموو دۆست و دژمن ئەوێنەیە چێکە لەو ڕۆژنامانەی کە توانێتی پانتاییەک جێ هێڵە لە بینی هەموو لایەنەکانە بە ئۆپۆزیسیۆن شو حتا شەقامی شەوانێ و توانیمانە لەو بارودۆخی کوردستان و لەو میدیانەی هەیە نیمچە سەربەخۆیەکی خۆمان بپارێزین ئەوە لە ئۆپۆزیسیۆن بپرسە بۆ هەموو شتێکی بەدڵ نییە و من قەناعاتیشم نییە ئۆپۆزیسیۆنی ئەمەش فریشتە بێ ئۆپۆزیسیۆنی ئەمەش فریشتە نییە وەکو چۆن زۆر بەڕاشکاوانەیە وەکو چۆن خەڵکێکەیە لە ناو دەسەڵاتی سیاسی ئێمە کە ئەڵێم ئەبێ سبینێ بدێتە بچێتە بەردەم دادگا و ماڵ و موچی گشتی خواردووە ئۆپۆزیسیۆنیش خەڵکانیشی تیاوان بەڵام جیاوازێکە چییە؟ هێزێکەیە لەگەڵ هەموو خۆشەویستیمە دوو هێزی دەسەڵاتدار هەن و هێزی ئۆپۆزیسیۆن هەیە بۆ خۆشەویستیم بۆ هەمویان هێزە ئۆپۆزیسیۆن دەسەڵاتدارەکە هێشتا لە ناو جۆگەکایە و لێ خواتەوانێ بەڵام هێزە ئۆپۆزیسیۆنەکە لێی بڕاوە لەبەرەوە نابێ بە 2 میکال بیان پێوین بەڵام ئایا خەڵکی لە ناو ئۆپۆزیسیۆن ماڵ و مڵکی گشتی بدووە بەڵێ بردوێتی بەڵێ ئێستا لە دادگا بە دڵنیاییوانێ نایکای ئێمەیشمان چییە ئێمەیشمان ئازاد ئەگەرمەوە ئەو قسەی کاکشوان کە ئاڵێ ئەو هەلومەجێ لە دوێ حەفدەی شوبات و هاتوتە پێشەوە پێویستی بە دۆڕانی تەواوی ئالێتەکانی سیاسەتکردن هەیە لە کوردستانە و ئەگەر ئەم شێوازی سیاسەتکردن نەگۆڕێەوە بیان دۆخەکە بگەڕنەوە بۆ پێش حەفدەی شوبات ئەوە کوردستانە بێ بە تونس لە ڕاستیدا من پێم وایە هەموو ڕۆژێک جیاواز لە ڕۆژی پێشتر حەفدەی شوبات بەتەنیا تاریخێکی فاسیل نییە پێشوتیش مزاهرات بووە پێشوتیش بمبورە یعنی لە هەڵەبجا مزاهرەکرا خەڵکی تیا کوژرا کەسانی تیاکوورە نەزانم کاکازاد ئەگەر خۆشەویستی نەبێ بۆ هاوڵاتی کورد سەدام حوسێن لە شاری سلێمانیە بە 2 ڕۆژ دەرکرا منەوە یەک بیرمەوە هەمووی لە زاکرە مازیندون بە 2 ڕۆژ دەرکرا ئەگەر خۆشەویستی نەبێ بۆ مەزمونە ئەگەر خۆشەویستی نەبێ بۆ هێزە سیاسەکانی خەڵکی کوردستان بۆ بەتایبەتی خەڵکی سلێمانی دەوروبەری 2 مانگە لەسەر جادە داوای ریفۆرمەکەن و من ئەمە خۆشەویستیە و ڕاستی بەرپرسیارەتیە تۆ سەیری کۆمەڵە گەنجەمەکە کە گەنجێکە بە حەماسە بە ئیندیفاع چێ بەردەهاوێ هەموو کرۆکی خۆپیشاندانەکەنیە و حەقیش نییە کرۆکی خۆپیشاندانەکەەوە بخوێنینەوە بە تەسەوری من خۆپیشاندانەکەی هەلومەرجێکی بابەتی هەیە و کۆمەڵی نوخبەی سەربەخۆمان هەیە و ئەمە ئەوەی کە یەکێتی تێناگا من ئەڵێم ئەم هەلومەرجی لە سلێمانی هەیە هەلومەرجێکی تەندروستە بەرەو پێشی بەرین هێشتا لە دەست دەرنەچووە ئێوە وردە تەنازلات کەن بۆ ئیسلاحاتی گەورە با ئێمە سلێمانی جوانکەین با قەزایەکمان پێکرێ ناوی هەڵەبجە بێ هەر قەزایەکە جوانیکەین با ئەوە بکەینە نمونە ئەمە بە شان خستنە بەرشانی یەکتریە بێ و ئیسیجابا بێ بۆەوە زانی کاکشوانی ینی کاکشوانێکی یەک نقطەی زۆر تو بە شکلێک مۆزوعەکە تەرحەکەی وەکو ئەوەی ئێمە دەسەڵات یان دووانی ئیتلافە حکوومیەکە دەعبا بین زۆر مەتروک بین زۆر لەو سەردانرا بین ئێوە ڕێعایەتمانەکەن لەبەر تاریخمان لەبەر چیمان ناکەن تەفروتونامان ناکەن کاکە وان نییە برادر عەزیز ئێمە دیسان ئەڵێنەوە فەرمونون بچینەوە بەردەمی سندوقی انتخابات فەرمونون بە دەنگدانی انتخابات بە دۆڕاندنی انتخابات
لێرەوە ڕایەگەین قبولمانە ئەمە ئیحانا هیچ وانە لە هەموو شوێنێکی دنیا ڕەنگە انتخابات ئەم ئەمریکای انتخاباتی بە ئەلکترۆنی ژمارەوە دوای بەدەست ژماریانەوە چونکە ئشکالات باش کاکازات بچینەوە بەردەم سندوقی دەنگدان بەڵام فەرموو پێشەوە قانونی بودجێ حیزبەکانم بۆ دەرکە کە چەند مانگە لەگەڵ هەموو ڕێزمان لە پەرلەمان کردکەوتون لەسەری دەری ناکەن وەرە فەرموو چەندین کەوادرێت تێ لە ئێوە شووی پارتیش لەسەر حکوومەتەژی بۆ حیزبی شەکە هەمووی دەرکە وەرە چەندین ئیعلامیت هەیە هەمووی بۆ حیزبی شەکات و لە مؤسساتی ئیعلامی تو پارە لە حکوومەت وەرەگرێت ئەوانە دەرکە وردەوەدا ئەم هەنگاوانە بنیە بزانە اینجا ئەو وەختە دەرەکەوێت چی باتەوە من قسم لەسەرەوە نیە لەوانەیە بەس ئەخیر من تەمەنا ئەکەم ئێمە ئەو فتێشمان بڵاو کردەوە هەر ئێمە نین کارمەندی ئێمە نییە موچەوەرەگرێ پارتی گۆڕانی ژوەری ئەگرێ بۆ باسی ئەوان ناکەیت بەسەر چاو ئێوە چەند ئەتوان ئەتوانی تۆ پێم بڵیت گۆڕان چەند وەرەگرێت من نازانم بەڵام پشتی شێری ئەوەیە من لەگەڵ من سەیری موسسەکەی خۆمەکەم قانون کە دەرەچێ ئەڵێ بۆ نمونە دزینی ئەم قەڵەمە بە پێی قانون عقوبەی هەیە و دزینی 100 ملیۆن دۆلاریش عقوبەی هەیە قانون دێ ئەو کابرای ئەو قەڵەمە دزی بڵێ چاو سەتەکە هیچ نییە با ئەمە عفویکە هەیە حکومەکەی کەمتر کاکاسات ئەگەر گۆڕان بە تەسەوری من ئەگەر گۆڕان بە تەسەوری من بیەوێت ریفۆرم کە من قەناعتم وایە هەنێشت هەیە لە خۆیان نابێ بیکە من قەناعتم وایە ئەو کەوادرانی کە گۆڕان و ئێوە باسێکە نوێسەر لەسەر حکومەت پارەوەرەگرن حەقی ڕەتی کەنەوانێ بۆی ئێوە ئیجبارکەن ڕەتیکەنەوە باشە کاک شاندەمە بسازە شتێکی تر بکەم ئەو بەیاننامانەی پارتی یەکێتی کە بینیمان دەست لە سەبارەت بە خۆپیشاندانەکان لەسەرتەوە دواتریش لەم دوای بەیاننامەیەک دەرچوو کۆمەڵێک مؤشرات لەخۆگرێت یەکێک لەوانە ئاژاوی ژێر دەستی دەرەکی ئەم بابەتانە تۆ ڕاچی لەسەر ئەو جۆرە خیتابە تعبیر لە چ تێگەشتنی ئەمە ئەو جۆرە خیتابە ئەوەیە کە چەند ساڵە بە ئێمانە فرۆشتەوانەیە کە سەرەتا دەستمان کرد بە میدیای ئازاد لە هاوڵاتیانە پیانەوتی نەما دەستی دەرو دراوسێ من جارێکیان لەگەڵ کاگنێکی دانیشتم پێم وتم کاگنێکی رێسە ئێمە لەوە دەرچوین پێمان بڵێن دەستی دەرو دراوسێ چونکە هاوڵاتی زۆری لێ فرۆشتە بووین بە دەستی CIA بەڕاستی من دەستەکەمەوەی تیاماتانە ئەساسی نییە ئەو بەیاننامان ئەو دوو بەیاننامەی کە هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی دەریان کرد جێگەی ڕخنەی بەشێک بوو لە نخبەی سیاسی و لە نخبەی ڕۆشنبیر و ئەمە سەرڕای ئۆپۆزیسیۆنیش ئەو دوو ڕخنەیەکم پێم وتی باسکردن لە ئاژاوەجار بۆ دەستی دەرەکی تۆ ئەزانیی بە یەکشت بڵێن من جارێ ئەوەی دەستی دەرەکی تایەتیانە من ئێستا ئەو قسە ناکەم من موقعێکی سیاسی وەکو ئازاد نیم موقعێکی سیاسیم هەیە هەموو قسەیەکمان تەسیراتی خۆیدا ئەلێ لەسەر کۆمەڵێک مەسائلی ئەم هەرێمە لەبەرەوە ئەمە دێڵینەوە بۆ وەختێکی کە و ئەو تەرحەمدا بە کاکشوان ئۆکەی ئەمە دێڵینەوە با قسەکەی تۆ وا بێ هەتا ئەو کاتی ڕۆژێک دێت کە ئەتوانین بەداتاو بە بەڵگەوە قسە لەسەر ئەو مەسەلەکەین ئێستا وازی لێ دێنین سەبارەت بەوەی کە ئەمە ئاژاوە جێڕەیە ئاژاوە جێڕنیە لە ڕۆژی یەکەم لە هەفتەی مانگدا چەند هەزار کەسێک لە بەردەمی بەردەچی سەرادا کۆبووەوە بەڵام ئەو هەموو چەند هەزار کەسە نەچوە سەرلەخی چواری پارتی وێنەکان ماون ڕەنگە 200 کەس ئەقساکەی نازانم ئەگاتە چەند وەرە من لە تۆ ئەپرسم ئەو دووەم بۆ لێککەرەوە ئەوانەی لە بەردەچی سەرا بە پێی قانون کە ئیجازەی تەجەموعیان وەرگرت بوو نەک مزاهرە تەجەموع کۆبوونەوە لە شوێنێک محدد و کەسانێک کە بوون ئیجازەیان تەقدیم کرد بوو مەسئولیەتی پاراستنی اتجاه و فۆرمی تەجەموعەکەیان و ئەستۆی خۆیان گرت بوو ئەمانە چۆن لێکە دەیتەوە ئەمانە کە چوونە ئەوێ چۆن لێکە دەیتەوە ینی ڕەنگە لە بەرامبەر هات و هاواری معارەزەدا کە استقلالێکی زۆری کردبوو پێ لە مفردەیەکدا بە نوێعێک بەکارهاتنی بەڵام بێگومان ئەوانەی هەڵیان کوتایە سەرلەق وەکو ئەوان نەبوون کە لە بەردەچی سەردامانەوە و درێژەیان بە تەجەموعی خۆیان و خطابی خۆیان و شعاردانی خۆیاناندا ئێمە ئەگەر لە بەیاننامەی حەزبێک لە حەزبەکەی خۆم بە تایبەتی وتومانە جێرە شێوێن ئەمە دوای ئەوەی تر ئەو مستەلاحە کۆتایی پێهێنرا و بەڵام لە ڕاستیدا ڕەنگە ئەوانەی بەردەچی سەراج بڵێن کاکە جا بۆ ئێمە تێکەڵەکەن لەگەڵ ئەوان بۆ تێکەڵمانەکەن لەگەڵ ئەوانەی کە چوون تونند و تیژیان کرد ئێستا مستەلاحی تونند و تیژی بەکاردەهێنرێ و لەو بابەتانە بڵێ وڵی ئەزین چی بانەگەڕینەوە سەر و بیداتە چکۆ بیداتە زۆر قسەی لەسەرکراوە من پێم وابێ کاکەزاتەر قسەی بکەین لەسەر حەبەی مانگ بەرپرسیاتێکی گەوراکەوێتە سەرشانی ئەو مؤسساتە ئەمنیانەی لێرن خۆپیشاندانی هەیە بۆ بەردەم شوێنە حساسەکان ناگری بە هێزێکی زۆر کە نەگیرا بوو مەعلەسەف و دوایی من خۆم لەوێ بووم دوایی وەجبەی دووەم هین هاتووەمانە
هێزی تر هاتووەمانە ئەوە یەک دوو من پێم وابێ ئەبێت ئەو مەفهومە لە ناو بارەگە مەفهومی ئێمە بۆ بارەگاکانی حیزب بگۆڕێت چیتر ئەمە نەبێتە سوکنای عسکەری بەڕاستی مەفهومێ بێ کاکە لە باتیەوەی کە تۆ حرسی لە بەردەمدانی گوڵی لە بەردەما بڕوێنە بێتە هۆڵی شان و بێتە هۆڵی ڕۆشنبیری و ئەمانە وە کۆتایی بەمە بێنرێت هەموو جارە ئێمە لەسەر بارەگایەک لە کەلارەوەیکەین بەشەر هەموو کوردستانێک دێتەوە لە سەر کۆمەڵی خان و لە قەڵازەوەیکەین بەشەر هەموو کوردستانێک دێتەوە ئەو باشترین نقطەی وەرچەرخانەکەیەتی و پاتی چیتر مەفهومی وا نەزان حیبەتی هەموو حیزبەکان لە مقڕەکایە هەموو مقڕەکانی کوردستان من زۆر بەڕاشکاوانێنم خوێنی مناڵی چەم شارە و هەموو کوردستان ناژی کاک شوان یەکێک لەو ڕخنانەی کە ڕوبەڕووی نخبەی ڕۆشنبیر و میدیای ئەهلیە بێتەوە لە کوردستانە ئەوەیە کە تەعاملێکی منفعیانەوە هەندێک جار جستەوازەی بازرگانیانە لەگەڵ خەبەر و ڕووداواکەن بۆ بەدەستێنانی نسبەتێکی زیاتر لە خوێنەر و فرۆش لە ڕۆژنامە و گۆڤارەکانەوە ئەمە واکات کە وێنەیەکی ڕاستەقینەی واقع نەگوازیتەوە. ئەزانی بەڵێ سەری کە لەم وەرچەرخانانە بەتایبەت ئێستا کوردستان لە وەرچەرخانە ینی شوێنێکی حساسە وەختێکی حساسە یان لە سەردەمی انتخاباتە وەختێکی حساس بوو ئەو وەختانە بەڕاستی ئینسان وە کۆڵێ لەو بوارە ناتاقیبێتەوە لەو کاتە ناتاقیبێتەوەێ من لەم کاتانە من تحملی بەس مؤسسەکەی خۆمەکەم تحملی هیچ مؤسسەیەکی کە ناکەم وەکو ئاوێنە توانی لە بەڕاستی لەبەر شارێشتمان نەکردووە بەدەهشتمانە بۆ ئێستا شەی لەم تیراژ دەکەمانێگەیانە 200,000 و 25,000وانە کە ئێستا 7.5 بەڵام نەمان کردووە تەجیلمان کردووە شتمان کردووە بۆ ئەوەی نەبینە ئەوەی کە بڵێن ئەها یەک دەغدغەی حساسەکەن دوو شاری ئەمانە بابڕێەوە ئەگەر ئەمەنە سیرکەی هەم هەواڵی تایە زانیاری وردی تایە هەم لەگەڵ ئەو شارڕێی جوانی تایە و من لێرەشەوەی لێم باواتێ نەگەن کە ئەوانەی لە ئاوێنە ئەنووسێت هەر هەمووی ڕێی خەڵکی شوکوسیۆنە ئێمە چەندین جار من ئێستا شەی لێمەوانێ خڕ ئەوانەی کە قەڵەمی دەسەڵاتێن و ئەوانەی کە قەڵەم بەدەستن حەقی خۆیانە ئەوانە ئاوێنش بە منبەری خۆیان بزان لێ بنووسن وە لە نەتیجە ئاوێنە بێتەوە جنسی گفتوگۆیی کە بۆ هەمومان قسەی تیا زۆر سوپاس کاک ئازاد پرسیارێک دەکەم حەزم تەقییمی تۆ بزانم بۆ ڕۆڵی میدیای ئەهلی لەم خۆپیشاندانە بەس بەر لە وەڵامەکە بریتەوە ناوڕێکمان هەیە و دوای ئەم نۆبەرات تۆنی وەڵام بریتەوە وڵاتان ئەمە خەڵک دەماچی دەرێنەوە سڵاو بینەرانی بەڕێز کاک ئازاد پێم خۆشە ڕای خۆت بزانم بە کورتی سەبارەت بە ڕۆڵی میدیای ئەهلی لەم خۆپیشاندان و بەرگریانی سلێمانیە لە ڕاستیدا بن نامێت زۆر بزمەنە ئەو مۆزوعات چونکە من بنەتیجە بری زەمیری سەحافیەکانم لە کوردستان خۆش ممارەسەی کاری سەحافیەکەم بەڵام هەمویان وەکو یەک نەبوون هەمویان نەیانتوانی مەسافەیەکی وەک یەک لە تەعاملکردن لەگەڵ خەبەر و لەگەڵ ڕووداوەکان یەک مەسافە زۆر باشە زۆر باشە کاک ئازاد زۆر بە کورتی دو قسەی خۆتم پێ بڵێ هەر شتێک پێ بڵێ دو قسەم کرد لە محوەری ئەساسی بەرنامەکەمان مەسەلەی ئەو خۆپیشاندانەی ئێستا بوو من پێم وایە کە خۆپیشاندان حەقێکی قانونیە و ئەبێ پارێزراوە بێ و احترامی بگیرێ و ڕێی پێ بدرێ لە چوارچێوەی قانوندا ئەگە قانونەکە بەدڵ بێ یان بەدڵ نەبێت ئەگە قانونەکە ئێستا و لە حەزاتی لەسەر هەبێ هەتا ئەگۆڕێت تا دەرفەتی گۆڕانی ئەبێ بەڵام من پێم وایە ئەبێ ئیتر معارەزە بە تایبەتی سەرکردەکانی معارەزە واز لەوە بێنن بە تایبەتی کاک نەوشیروان فەشەری حەرەکەی خۆی بە خەڵکستان نەکات زۆر سپاس کاک شوان ئەبێ کاک مەسعود و مامجار لە کەلی شەیتان بێنە خوارەوە ئەمانە هاوڵاتی وڵاتن ئەوانە ڕۆژانێکی زۆر تێکۆشانن بۆ کردن بۆی خزمەتیان بکەن ئێستا وەختیەوە هاتوو کۆمەڵە ریفۆرمی بنەڕەتی بکرێ بۆ ئەوەی ئێمە ئەم قۆناغا بە ئاشی تێپەڕێنی بەڵێ بەڵە بینەرانی بەڕێز ئەوەی کە گوێتان لەبوو بەرنامەی تەباو ناتەبە بوو بە میوانداری بەڕێزان کاک ئازاد جوندانی لە پرساوی مەکتەبی ناوەندی ڕاگەاندنی نیشتیمانی کوردستان و کاک شوان محەممەد سەرنووسەری ڕۆژنامەی ئەوێنە بە خلات هەمولاکتانەکەم زۆر سپاس بۆ ئێوە کاک ئازاد زۆر سپاس